دەم باش کاژێر هەشتی تەواوە بە کاتی هەرێمی کوردستان بینەری ڕوودا و سەرنجان ڕاکێشەم بۆ هەواڵێکی گرنگ و بەپەلە و خۆش. هونەرمان خدر چاومەز بەرە بەیانی ئەمڕۆ دەگەڵ بەختیار بێناسی بە ئۆتۆمبیلەکەی ڕۆیشتن بۆ بەرنامە وە لەوێ خانندەشان دەگەڕێکەوت لە چوارقوڕنا خانندەیان هەڵگرت چون بۆ بەرنامە بەڵان داد و بێداد بارانە ڕێگای نەدا لە ئۆتۆمبیلەکە بێنە خوارەوە. بارانە ئەڵێ من ئەمڕۆ میوان لەسەر زەوی خودا. هونەرمەند ئەڵێ بارانە ڕەحمەتی خوایە. بە بەختیار بێناسی گوتی ئۆتۆمبیلەکە بسوڕێنەوە با بگەڕێینەوە. خانندە و هونەرمەند چاومەز دەگەڵ بەختیار بێناسی بەرەو ماڵگەڕانەوە وە ڕێگا غڕوودی جایی بوو. لە پڕ دەمتاسێکیان هاتە پێش بەختیار ئیستاپێشی کرد. هونەرمەند گوتی وای بابەجان ئەوە چی بوو؟ جەرگ و دڵم هاتە خوارە. دوایی کاک بەختیار گوتی بەخوا لەبەر تەمتومان نەمبی. گوتیان ئەم حاڵەتە لە شۆفێریدا هەر ڕوودەدا احتیاجیە گوڵم پێدەچێ وەحزەکە شەڕ بێ گوڵم. سپاس بۆی کە بینەرمە.